بەردەوامە بین خۆشەویستان لەگەڵتان دەچینە پارێزگای هەڵەبجە لەوێ دوو گەنج پرۆژەیەکیان داناوە بەناوی پرۆژەی کتێبخانەکەم یان کتێبەکانم. ئەم پرۆژەیە کتێبخانەیەکی جێگیرە لە نێو پارکی باخی گشتی هەڵەبجە جێگیریان کردووە. دەتوانی کتێبی تێ بکەیت، دەتوانی کتێبی لێ وەربگریت و بیخوێنیتەوە. با پێکۆ بچین راپۆرتێکی پێامنێرمان سەلاح جەمیل ببین. دوو گەنجی هەڵەبجە لە ڕێگای جێگیرکردنی کتێبخانەیەک لە باخی گشتی شارەکە پرۆژەیەکی ڕۆشنبیری گشتیان بنیادنا. چیتر گەنجان ئەتوانن لە ڕێگای ئەم کتێبخانەیەوە ساتەکانی پشویان لە باخەکەدا با خوێندنەوە باسەر ببن. بەڕاستی ئێمە پێمان خۆش بمانتوانێت هەر لە یەکەم هەنگاوە لە چەند شوێنی کەش لە هەمان کاتە بمان کردایەتەوە، بەڵام بەڕاستی ئێمە لەبەروی ئەم پرۆژێکی خۆبەخشەوە ئێمە لەسەر ئەرکی خۆمان وەکو دیارێک پێشکەشی ئەم شوێنەمان کردووە، ئەوەی لە توانامانە بڵم قۆناغە ئەمەیە، بەڵام فکرەمانە بکە ئەگەر بتوانمانتوانێت فراوانترمان بکردای لەو شوێنانی کە خەڵکەوە بنەوە بۆ نمونە چاوجی باوە کۆچاگا خۆدەڕی عبابەی لێ هەمان پرۆژە بکراتیان بتوانێت لە چەند نقلاتێک ئەو شوێنانی شوێنی خەڵکتیا کۆ بێتەوە، نقلاتی پاسەکان یاخود تەکسی یاخود هەر شوێنێکی ترکە خەڵک تیاوەسێ چاوەڕوانیەکە تیا لەم پرۆژانە بکرێتەوە. بەڵام ئەمە کە ئێستا کردومانێت و ئێمە یەکەم هەنگاوە و چاوەڕێیەکەین ڕەنگە کەسانی تر دوای ئێمە لە هەڵەبجە خەڵکی خۆبەخش زۆرە کە بتوانێت ئەم کارە فراوانتر بکەوە. گەنجانی هەڵەبجە پرۆژەکە بە هەنگاوێکی گرنگە ژمارەکەن. ئەشخوازن لەلایەن خودی گەنجانەوەم پرۆژە لایندەدا بەرفراوانتر بکرێت. پرۆژێکی زۆر سەرکەوتو و زۆر جوان بوو، یعنی شتێکی زۆر جوانە هەرچەنە بچووکە، بەڵام هیوادارم بتوانین گەورەتری بکەین چکە گەنجانی هەڵەبجەش هیچیان کەمتر نییە لە گەنجانی پارچەکانی تری کوردستان و ناو کوردستان خۆی و بڵین وڵاتانی تریش. یعنی بەڕاستی هەڵەبجە زۆر پەراوێز خراوە لە هەموو ڕوویەکەوە، لەبەرەوە گەنجانی ڕۆشنبیرمان هەیە، هونەرمەندمان هەیە، خوێنەرمان هەیە، شاعیرمان هەیە، هەمووی پاراوێز خراوە. ئەگەر من پێم باش بوو نەک یەکدار هەموو بندارێکی ئەم باخی گشتێم و کتێبخانەیەکی بچووک وایە. ئێمە ئەگەر پرۆژەکە گەورەتر بکەین، یعنی بتوانین هەر کەسێک لە ئاستی خۆی شتێکی وا بکات بە دارێکە و هەڵی واسێ، ئەو کاتە توانین بەشی مناڵان جاکەینەوە، بەشی سیاسی جاکەینەوە، شعر جاکەینەوە. یعنی ئەم پرۆژەیە ئەتوانین بە هاوکاری هەمومان بە هاوکاری هەموو گەنجەکان گەورەتر بکرێت. هیوادارم ئەوەی کە کتێبێکدا ئەنێ و کتێبێک ئەبا جارێکی تر بێنێتەوە بۆ ناو سنووقەکە، نەک کتێبەکە بەرێ لە ماڵەوە فڕێیا بووی ئەگەر ناتوانێ بخوێنێتەوە بە کەسێکی تری نەکا لەوەیە. لەبەرەوە ئەم سنووقەدانراوە هی هەمومانە، هی هەموو هەڵەبجەیەکانن. یەکێکی تر لە ئامادەکارانی ئەم پرۆژەیە پێی وایە لە ڕێگای ئەم پرۆژە خۆبەخشیەوە گەنجان فێری بەخشی نەکرێن، جیاواز لەوەی هەوڵ دەدرێت ئاستی ڕۆشنبیریان بە خوێندنەوە بەرز بکرێتەوە. بیرۆکەکە ئەمەیە کە لە هەر شوێنێک مرۆڤ تێجێت تەنانەت بۆ پشودانیش پێمان خۆش بوو کە کتێب هەبێ، کتێب ببینێ، زانیاری وەرگێ، کاتەکانی بە بەتاڵی بە کۆمەڵێک شت تێپەڕ نەکات. بەتایبەت ئەمڕۆکە زانین کتێب زۆر لە خەڵک دوور کەوتوتەوە. ئێمە لە ڕێگەی ئەم پرۆژەی ویسمان کتێب نزیککەینەوە لە خەڵک جارێکی تر و دەواازەیەکیش بکەینەوە تاوەکو خەڵکی تریش هەنگاوی تری بەدوا بهێنێ لە هەر لەم گۆشەی باخی گشتیاکە ئێمە ئەم سنووقەمان داناوە، سنووقێکی بچووکە و کتێبخانەیەکی بچووکاکرێت، هەر لەم باخی گشتیا چەندین سنووقی تریش دابدرێت و خەڵکی تر پێی هەستێ لە ڕاستە و فکرێکی تر لە پشت پرۆژەکەەوە بۆ خۆی فکرەی بەخشینە، ئەوەی کە ئێمە ببەخشین کە جوانترین بەخشین بریتە لە کتێب بەڕاستی بەڕای ئێمە، چونکە کتێب سەرمایه‌گوزاری لە خودی ئینسانایە کە ئەمە گرنگترین سەرمایه‌گوزاریە لە چەرخی نوێیە کابێ مرۆڤ ئیشی لەسەر بکەوە بەردەوام پەری پێبەوە هەرچی خرجکە لە سەرمایه‌گوزاری لە ئینسانە هێشتا کەمە و زیاتر بەرهەمەکەی ئەبینێت. کتێبخانەکە بە شێوازێک جێگیر کراوە، خوێنەر بە ئاسانی دەتوانێت لە وەرزە جیاوازەکانی ساڵدا کتێبی لێ دەربێنرێت و بیخوێنێتەوە و دواتریش لە جێگای خۆی دایبنێتەوە. ئەم پرۆژە خۆبەخشیە سەرەتایەوە هەنگاوەیە کەکرێت لە شارەکانی تری کوردستان. هاوشێوەی ئەم پرۆژەیە لە پێناو بەرەو پێشبردننی ئاستی ڕۆشنبیری تاکەکان لە شوێنە گشتیەکاندا بنیاد بنرێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.